بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. هەڵکتانە سەر پەرلەمانتارانی پەرلەمانی عێراق و پەلاماردانی پەرلەمانتارانی فراکسیۆنە کوردستانیەکان کورد لە بەغداد دوور دەخاتەوە. خۆپیشاندانی لایەنگرانی ڕەوتی سەد و هێرشنە سەر پەرلەمانتارانی عێراق و پەرلەمانتارانی دیکە درزینە پێکاتەکانی دیکەی عێراق قوڵتر دەکاتەوە و فراکسیۆنە کوردستانیەکانیش ڕایدەگەێنن پێداچوونەوە دەکەن بە سەبارەت بە بەشداریکردنیان لە پرۆسەی سیاسی داهاتووی عێراق. لە تەوری یەکەم بە میواندارێک لە بەڕێزان بەختیار جەبار شاوەی زەندامی پەرلەمانی عێراق و زانا ڕۆستایی تاوتوێن پرسە دەکەین. لە تەوری دومیشدا هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە دۆخی عێراق دەخینە ڕوو بە میوانداری ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەدەین. سڵاوتان لێ بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان. کا بەختیار ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەن دەمێخردنەوەی بەڕێستان بزانین سەبارەت بە ڕووداوەکانی دوێنی ناوچەی سەوزی بەغداد و هەڵکتانە سەر پەرلەمانی عێراق لەلایەن لایەنگرانی ڕەوتی سەرەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ جەنابەت کاکە حەکیم بۆ تەواوی بینەران. لە ڕاستیدا من پێم وایە ئەوەی کە دوێنێ ڕوویدا بەوەی کە یەکەمین جارە هەڵە کوترێتە سەر پەرلەمان لە دوای 2023ەوە و ئەمە یەکەمین جارە کە بۆ شێوەیە خەڵک دەڕژێتە ناو قاعی پەرلەمان و شوێنەکانەوە و پەلاماری پەرلەمانتارە درێ دیارە دیاردەیەکی تازەیە و سەرەتایەکە. بەڵام ئەوەی کە ئایا ئەم مەسەلەیە مەسەلەیەکی تازەیە بەوەی کە پێشبینی نەکراوە بێ من پێم وایە شتێکی وان نییە لە ئارادا. بە تایبەتی ئەگەر کەسێک خوێندنەوەیەکی بۆ دۆخەکە هەبوو بێ من پێم وایە ڕۆژی سێشەممەی پێشووتر ئەو کاتێک کە مانگرتووەکان و بەرەی مانگرتو و بەرەی غێری مانگرتو لە ناو قاعەکە بووین دەنگۆیەکە بوو کە هاتنە بەردەمی دەرگاکان و ویسیان ئەو ڕۆژە ئەوە بکەن. ئەو بۆ ڕۆژە هەرچۆنێک بوو تا ئێوارە ساعت حوت تعدیلی وەزاری 5 وەزارەت خراپواری پراکتیزەکردنەوە. لەبەرەوە لە دوای ئەم مۆزوعەوە لە کاتێکا کە مۆقتەدا سەدر قەراری ئەوەیدا کە و کوتلەی ئەحرار دانیشتەکانیان بایکۆت کرد ئیتر دەرگاکان کرانەوە بۆ ئەوەی کە ئەوە بکرێ. لەبەرەوەی کە ئەم مەسلەیە چەند مانگێکە لەناو ئەو دەور و پشتەدا ڕۆژێ خۆپیشاندانە ڕۆژێ مانگرتنە و خودی سەدریش وەکو ڕابەری ڕۆحی و جەماوەری ئەو خەڵکە ئەمەی نەئەشاردەوە کە ئێمە هەڵە کوتینە سەریان وایان لێ ئەەکەین. لەبەرەوە
ڕاستە یەکەم جارە ئەم شتە ئەکرێ بەڵام دەرهاویشتەی لێکەوتە سیاسیەکان و بەردەوام نەبوونی پەرلەمان ئامادە نەبوونی پەرلەمان وەکو پێویست لە ناو کایەکە بۆ تعدیلی وەزاری و بۆ ئەوە و بەردەوام قوڵبوونەوەی خلافاتە سیاسیەکان و با بڵین زیاتر ئیتیجاهەکە بەوەی کە ڕۆی ئەوەی لێ ئەخوێنرایەوە کە ئەگەر شەمەژ نەبێ هەر ئەمە ڕوو بدا لە ڕاستیدا و من پێم وایە ئەمەش کوتە هەموو شتەکان نییە یعنی ئێمەتر بڵین تەواو دەرگای پەرلەمان داخرا و تەواو پرۆسی سیاسی لە عێراق هەڵوەشایە و تەواو کۆمەڵشتی تریلۆ بابەتە لە ڕاستیدا ئەمە خوێندەوەیەکی واقعبینانە نییە بۆ دۆخەکە و کۆمەڵێک زەختەوە منافسەیەکی قوڵی سیاسیە لە ناو بەیتی ئەمانجی سەدر چییە لەوەی کە لایەنگرانی بێنێتە سەر پەرلەمان و پەلاماری پەرلەمانتارانیش بدات خۆی ئامانجی لە ڕاگەیاندن و لە تەسریحات و لە ڕووکارە بریتە لە ئیسلاحات چاکسازی کردن و بڕینی دەستی گەندەڵکاران ئەمە ئەم قسانەیە بەڵام لە ناواخن و جەوهەر و قوڵایەکەیدا شتێکی ترە بریتە لە ململانەی سیاسیەکی تونت ململانی شخصیش تا ڕادێک ئێستا ڕوونیەکەمەوە لە ناو بەیتی شیعیایە بە دەرەجەی یەکەم ململانەیە لە بینی کوتلەی ئەحرار و کوتلەی دەوڵەتی قانونایە و شخصیەکەیشی لە بینی سەدر و مالیکیدایە ئەم مەسەلەیە قوڵایەکی باڵێن تاریخیشی هەیە گەر دوور و درێژیش نەبێ چەند ساڵێکە ئەم کێشەیە هەیە لە بینی سەدر و مالیکی ساڵی 2010 سوپای مادی هەڵوەشایەوە مالیکی هەڵی وەشانەوە و هەژدە مانگ مقتەدا سەدر ناچار بۆ عێراقی جێهێش سەری خۆی هەڵگرت ئێستا مالیکی تا ڕادێک دوورە یعنی دوورە بۆ مانایی سەرۆکی هێزە چەکدارەکان نییە بۆ مانایی سەرۆکی ئەنجومەنی وەزیران نییە ڕاستە پەرلەمانتاری لەگەڵایە ڕاستە پێ کابراایکی بەهێزە بەڵام لە بینی مالیکی و عەبادیژا کێشەیەکی تر هەیە لەبەرەوە ئەم جەبانە لە مالیکی کراوەتەوە و سەدر فرسەتی هێناوە بەڵام چی ینی بۆ هێرشنە سەر پەرلەمان بۆچی دژایەتی مالیکی خۆ لە پەرلەمان ماوە نە لە حکومەت ماوە خۆی کێشەکە لە ناو ئەنجومەنی وەزیرانە بوو و لە گۆڕانکاریەکان ئەبوایە لە ناو حکوومەتە بکرایە حکوومەت زیرەکانە تۆپەکەی هەڵایە ناو پەرلەمانەوە لە ناو پەرلەمانیژە لە سەرەتاوە ڕەوشەکە بەو ئاراستەیە ڕۆی کە هەیئەتی سەرۆکایەتی نەمێنێ و پرۆسەکە بەوە بێت کە هەڵبوەشێتەوە بۆیە تا ڕادێک هێزێکی ئەویان کرد بەهێز هەبوون یعنی ئەو جەماعەتە بەهێز بوون بەڵام لە دوجارە سەدر مراوەغێکی سیاسی کرد یعنی هەرەوە نییە سەدر لە شەقامە جوڵێنێ بەڵکو پەرلەمانیشە جوڵێنێ بەوەی کە لە سەرەتادا لەگەڵ موعتەسیمی نابوو دوایی کەزانی مالیکی ئەوێت جڵەوەکە بۆ خۆی ڕابکێشێ و داوای کرد حەسەن سنێت کە بەدیلی خۆیەتی ئیستیقالە بکە و بچێتەوە بۆ ناو پەرلەمان یعنی ئوینەکە بەم شێوەیە بوو پرۆسەکە بڕاتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و عەبادی ئاوتکە بەڵام سەدر با بڵێن وەکو کوردەواری ئەڵێ بە بەردەکە یەک دوو هینیشکان هەدەفی گرت هەم مالیکی تۆڵەی خۆی لە مالیکی کردەوە و هەم ئەوەیشی کرد کە با بڵێن ئیرادەی خۆی فەرز کرد کە ئەوەی وت یعنی نوێنەرەکەیان ضیاء الأسدی کە سەرۆکی کوتلەکان ناو پەرلەمانەوتی ئێمە هاتووینەتە لەگەڵتانە ئێمە نیسابمان بۆ تەواو کردوون بە کورتی ئەیویست بڵێ ئێمە چی ئەکەین چی ئەڵێن ئێوە ئەوەکەن ئەوەتان دواتە گەرم وڵات کاک دکتۆر کاک زانا ئەگەر بینە لای بەڕستان سوپاس بۆ ئامادەبوونتان لە سودەکانمان لە شاری هەولێر ڕای بەڕز سەبارەت بەو ڕووداوەکانی دوێنەی پەرلەمانی عێراقیش تیە سەبارەت بەوەش کە هۆکارتێک کە سەدر بە 34 کورسی پەرلەمانی عێراق دەتوانێت ئەو ڕۆڵە گرنگە ببینێت لە پرۆسی سیاسی و فشار دروستکردن لەسەر پەرلەمان و لەسەر حکوومەت. بەڵێ زۆر سپاس بسم الله الرحمن الرحیم سڵاو ڕێزم بۆ دکتۆر بەختیار و بینەرانی بەڕێزیش بێگومان ئەوەی کە ڕوئەدا لە عێراق شتێکی هەڕەمەچی نییە بەڵکو شتێکی پیلان بۆ داڕێژراوە و ئەم پێم وایە سیناریۆیەکە بەشێکە لەو سیناریۆیە کە ئێستا لە ناوچەکە بڕێوەسێ لە سووریا و لە یەمەن و لە عێراق و لە هەمووی و ڕۆڵێک بە مقتەدا سەدر سپێدراوە لەو بینەدا و ڕۆژ لە دوای ڕۆژ ئاڵلقەکانی ئەم سیناریۆوە خەریکە دەرەکەون ئەم خۆپیشاندانانێک کە دەکرێت کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی نین کۆمەڵێک خەڵکی عەفەوی نین لە ناکاو هەردنە سەرزادە و هەتا بڵێن ئەمە هەڵقوڵاوی ناخی جەماوەرە بەڵکو ڕەوتێکی سیاسی بە ناوی
ڕوتی سەدر کوتلەی ئەحرار بەڵێ. بانگەوازی بۆ دەکا و ئاڕاستەی دەکا و دەیباتۆ ماڵێ و دەیهینتۆ سەر شەقام کەواتە ئەجێنداشی سیاسی لە پشتەوەیە بەرژەوەندەکانی ڕوتێکی سیاسی حیزبێک بەڕێوە دەبات بەڕێز مقتەدا سەدر ناتوانین نوێنەراتی خەڵک و جەماوەر و میلەت بکەوە بە ناوی شەعب قسە بکات چکە ئەو لە کۆتاییدا ڕوتێکی سیاسی هەیە و خاوەنی 35 کورسی پەرلەمانی و ململانەی سیاسی دەکا و نەیاری سیاسی هەیە لە ناو پەرلەمان و ئەوێ هەندێک تەسقید بکات و ئەوێت بەرنامەکانی خۆی بێریتەدی بۆیە من دڵنیامە ئەوەی کە ڕووی داوە شتێکی بەرنامە بۆ داڕێژراو بووە و ئامانزێکی ڕوونی لە پشتەوەیە هەر بۆ زانیاری جرابت ئەو ڕۆفایق شێخ عەلیش بەیانێکی دەرکردووە بەشێک لە بەرنامەکەی ئاشکرا کردووە ڕستەیەکە لە دوا بەیاننامە وتاری بەڕێز مقتەدا سەدر وەکو پاسوێردەکە بوو وەکو کەلیمە سڕەکە بوو واتە خۆ پیشاندان ئەگە گوێتان لەم وشەیە بوو داخلی ناوچەی سەوز بن ئەویش کە گوتی وأنا أنتظر انتفاضة منكم ئەوە ئەو شێ سڕیە بوو کەوای لێکرد و بەڕێز حەیدەر عەبادیش ئاگاداری هاتنە ناوەی بوو بۆ ناو ناوچەی سەوز و ئاسانکاریشی بۆ کرد چونکە زەمانەتی وەرگرت بوو کە خۆی سەلامەت ئەبێ بەڵێ بەڕێز باز دەکەی کە ئەمە سینناریۆیەکە سینناریۆکە سینناریۆیەکی ناوخۆیە یاخود نێودوڵەتیە اینجا ئامانجی سینناریۆکە چێ دەیەوێت پەرلەمان و حکوومەتی عێراق بەرەوکوێ ببات ئەوەی من هەندێک زانیاری متەوازعم هەیە و هەندێک لێکدانەوەی خۆشم هەیە پێم وایە ئەسلی سیراعەکە لە نێوان دوو مەرزەعیەتە مەرزەعیەتێک کە هەڵقوڵاوی عێراق و لە نەجەفە لە بنەماڵەی سەدر خۆی دەنوێنێ لەگەڵ مەرزەعیەتێک کە وەلایی لە بۆ دەرەوەی عێراقە ئەو مەرزەعیەتەی نەجەف ئەو مەرزەعیەتەی سەدر عروبەیتی تێدا زۆر عەرەبایەتی تێدا زۆرە و خۆی بە بەشێک لە جسمی عەرەبی دەزانێ بەڵام ئەوەی تر کەمتر مەسەلەی مەذهبی زیاتر بەسەر زاڵە نەک مەسئلەی عروبە و ئێستا پاش ئەوی 12 ساڵ 13 ساڵ دەستی وڵاتێکی ئیقلیمی عێراقی بەو شێوەیە ڕێکخستەوە ناوماڵی شیعی بەو شێوە ڕێکخستەوە ئێستا هاوپەیمانێتێکی عەرەبی پەیدا بووە لە ناوچەکە بە هاوکاری ئەمریکا ئەیانەوەی ڕۆڵی کاریگەرتریان هەبێ لە عێراق کە بشانەوەی ئەم ڕۆڵیان هەبێ لە عێراق ئەبێت تەعامل لەگەڵ لایەنی شیعە بکەن چێش لە هەموو لایەنە شیعەکان زیاتر مناسبە بۆ ئەوی مامەڵەی لەگەر بکرێ بەڕێز مقتەدا سەدرە لە بەرچەنەوەکارێک مەرزەعیەتەکەی عێراقیە عروبی هەیە مووقفی لە سونە و لە خولەفای ڕاشدین و لە ڕموزی سونە مووقفێکی باشە بۆیە ئەو کەسەیە کە مامەڵەی لەگە دەکرێت و بەکاردەهێنرێت لەم سینناریۆیەکە دروست دەکرێت ئامانج لە سینناریۆکە دروستکردی شێوەیەکی سیاسیە بە شێوەیە کە سیستەمە سیاسیەکە لە عێراق هەمووی بکەوێتە مەترسی زۆرێک لە فەوزا دروست ببێتە بەهانەیەک بۆ تەدەخولێکی نێودەوڵەتی وەکو لە بەیاننامەی پێشووتری بەڕێز مقتەدا سەدر داوای کرد نەتەوە یەکگرتوەکان تەدەخول بکات لە کاروباری عێراق ڕێکخراوی منەظەمەی ئیسلامی تەدەخول بکات لە کاروباری عێراق ئەو زارە بانگەوازەکەی بەنەوعێشکە دەبێت کە وڵاتانیش تەدەخول بکەن بەم شێوەیە ئەمریکا و هاوپەیمانی عەرەبی ئیسلامی بۆ ڕزگارکردنی فەلوجا بۆ ڕزگارکردنی مووسڵ بۆ پەیداکردنی جۆرێک لە سەقامگیری بۆ بەغدا هێزەکانیان ڕەنگە داخل بێتەوە و ئەم حەشدی شعبیەی کە بە دەیان گروپی چەکدا دروست بووە چاوەڕوانی ئەویان لێ دەکرێت لە کۆتاییدا شەڕێکی خوێناوی لە نێوماڵی شیعە سەر هەڵبدات یەکتری زۆر ماندوو دەکەن لە ئەنجامدا کیانێک لە بۆ سونە کیانێک لە بۆ سونە دروست دەکرێت و پاشان دەوڵەتی عێراق بە شێوەیەک ڕێک دەخرێتەوە سەر لە نوێ لە دوای 2023 ڕێکخستنەوەکەی عێراق خراپ بوو ئێستا دانوێت سەر لە نوێ ڕێکی خەنەوە بە شێوەیەک هاوسانجێک لە بۆ سونە بگەڕێتەوە لە حکومڕانی عێراق و هاوپەیمانی شیعەکانیش بە لاوازی بمێنێتەوە لە ناو بەڵێ زۆر باشە ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا وێنەکە من وا ئەبینم بەڵەوەی کە بەڕێز ئاماژەت پێداوەی کە سەر لە نوێ عێراق ڕێک بخرێتەوە ئایا ڕێکخستنەوەکەی چۆن هەر لە چوارچێوەی یەکپارچەیی خاکی عێراقدا دەبێت یاخود دابش دەبێت بۆ سێ هەرێمی فیدراڵی جیاواز یاخود چۆن دەبێەوەی کە بجەنابەت پێشبینی دەکەیت لەبەر ئەوەی ڕۆڵەکە زۆر لە بۆ هاوپەیمانی عەرەبی ئیسلامیە بە هاوکاری ئەمریکا لەم بابەتە ئەوان لەگەر یەک پارچەی عێراقدانا بەڵام لە شێوەی دەوڵەتێکی فیدرالی ڕاستەقینە کە تێیدا ناوەندێکی لاواز لە بەغدا هەیە و هەرێمە بەهێزەکان
هەرێمی سونە و هەرێمی کوردستان و هەرێمی باشووریش لە بۆ شیعە دروست دەکرێت واتە هەوڵەدەن فیدراالێتێکی ڕاستەقینە هەبێت کە لە بەخاتری سونە لە بەخاتری کوردنا چونکە دەوڵەتە عەرەبیەکان ئەگەر هاتەوە هاوپەیمانی تەحالوف عەسکەری عەرەبی ئیسلامی بێتە ناو گۆڕەپانی عێراق کە ئێستا کە لە ڕووی ئینسانی و مادیەوە هاتووە لە هەفتەی ڕابردوو سعودیا و قەتەر و ئیمارات بە پارێشی ئێزگار زۆر داخلی پرۆسە یارمەتیدانی ئاوارەکانی فەلوجە و ئەمبار بوونە بۆ ئاوادانکردنی ئەمبار هاتوونە و سەفیری سعودیا لە عێراق دەورەشی باڵا ئێستا دەبینێت لە هەندێک من چاودێری وردی پۆستەکانی سەفیری سعودیا دەکەم لە تویتەر و لە فەیسبوک هەز دەکەم تەوەجوهەکە بەرەو کوێیە و ڕەنگە ڕۆڵێکیش بدرێتەوە بەعسیەکان ئەوەش مەترسیەکە لە ڕاستیدا بۆی هاوکاریان بکەن لە ناوبردنی داعش لە ناو مووسڵ و لە ناو فەلوجە چکە ئەوان کاتی خۆ بە ناوی نەخشەبەندیەکان هەبوون بەڕوێشی لە ناو عملی دیموکراسی جیان بکرێتەوە بە شێوک لە شێوەکان ئەوش بەعسیەکان بانگەشە بۆ ئەوە دەکەن کە ئێمە لەو نزیکانە دەبینەوە بەشێک لە پرۆسەکە. بەڵێ سوپاس دەکەین دواتە گەڕێن و لای بەزیکا دکتۆر سەبارەت بۆی کاک زانە باز لەوە دەکەت کە سیناریۆیەک بۆ دروستکردنی سێ هەرێمی فێڵاوی لە عێراق بەڕێوەیە سەبارەت بەوەی کە وەهاز ناکەی وڵاتانی بۆنە پێشتر ئێران ئەمریکا زۆرتر قسەیان لەسەر ڕووداوەکانی عێراق دەکرد بەڵام بەرامبەر ئەم ڕووداوانەی کە ئێستا بەرامبەر ئەوی سەدر دەیکرا مەسەڵەن هەڵگرتووان سەرپەرلەمان زۆرێک لە بێدەنگی نێودوڵەتی نییە بەتاکید خۆی با بڵێن لە دوای هاتنی عەبادیەوە یعنی دوای کۆتایی هاتنی حکمی مالیکی هەست دەکرێت کە ئەم مەوزوعە بەم شێوەیە یعنی ئەوە نەبێ هەر لە مەسەلەیەدا بەڵکو لە مەسەلەکانی تریشدا و ئیزافەتەن بۆ ئەوەیش مەرجعەتی باڵای شیعە لە عێراقدا سیستانی چەند هەفتەیەکی زۆرەکە بێدەنگی هەڵبژاردووە و لە خوتابەکانیدا لە ڕۆژانی هەینیدا دەست نادەخاتە ناو کاروباری سیاسی بەگوێی مەرجعەتی شیعەکە ئێستا من پێم وایە یەکێک لەو کێشانەی کە دروست بووە ئێستا بەم ئاستە گەیشت ئەوەیە کە سیستانی بێدەنگە تا تقریبا مانگ یەکی ئەم ساڵ بوو ئیتروتی ئێمە باسی سیاست ناکەین لە وتارەکانە لە دوای ئەوە دەرگاکە بۆ سەدر کرێت نانا پەیوەندی بۆ نییە بەعکسەوە ئەگەر بیکردا شتێکی باش بوو هیچ نەبێ بەلانی کەمیەوە یعنی سەدر و ئەوانەی بێدەنگە کریان لاوازە کرد بۆ ئەوەی کە پەلامار بدەن چکە خۆ بیرتان نەچێ یعنی خۆپشاندانەکان هەر ئێستا دەستی پێ نەکردووە لە سیوەکی حوتی پارە و دەستی پێگرت هەموو هەینێکیش ئاراستەکەی لەلایەن مەرجعیەتەکەەوە نوێنەرەکانی لە کەربەلا دیاریەکرا زۆر باش ئێستابات باڵوێستی ڕوونی ئەمریکا و ئێران تورکیا و مەسەن وڵاتانی ئەوان ئەوەی کە ئێمە یعنی تا ئێستا لەگەڵ ینی بەتایبەتی ئەمریکەکان ئەوان تعامل لەگەڵ ئەمری واقعەکەن زیاتر ینی بەیانی ئەگەر عێراقیش دابش بێ ئەوان تعامل لەگەڵاکەن هەرچەندە تەکید زۆر لەسەرەوە ئەکرێتەوە کە ئەوان عێراقێکی یەکپارچیان نەوێ و زۆربەی دەوڵەتەکانی ناوچەکەیش لەگەڵەوەدان یعنی بۆ نمونە ئەگەر تۆ بڵێ ئێستا تورکیا ئێران لەبەرەوەی ئەمان هەرێکی بۆ خۆی کێشەی نەتەوایەتیان هەیە ناوخۆیدا کوردی تایە ڕەنگە ئەگەر دابەشبوونی عێراق بەرەو دەوڵەتی کوردی و ئەم شتانە بچێت کێشیان بۆ دروستە بێ ئەوان قەت لەگەڵ ئەو مەسەلانی زۆر جار تورکەکان تەکیدیان لەسەرەوە کردوێتەوە کە ئێمە لەگەڵ هەرێمی کوردستانە ڕاستە سەفقاتی تیجاریمان هەیە هینە و فرۆشتنوانە بەڵام لەگەڵەوە دانین کە عێراق دابش بێ لێرەوە مەوێ بڵێم کە با بڵێن ئێستا لە ڕووی واقعیەوە دابشبوون هەیە بەڵام وەکو ئەوەی کە ڕاستەوخۆ ئەم دەوڵەتانە ئێران ئەمریکا بڵێن با دابش بێ شتیوان زۆر باش سەبارەت بە کورد ئێستا گەرانەوەی پەرلەمانتەرانی کورد گەرانەوەیکی ئارەزومەندانەیە یاخود هەڵاتنە لە دەستی خۆپیشاندەرە گەڕانەوە بۆ کوردستان مەبەستێ من پێم وایە ئێمە کە ئەو وەزع ڕوویداوە هەر ئێمە نین یعنی کە هاتوونەتەوە خۆتە زانی پێشەوەی خۆپیشاندەرانیش بێنە ناو هۆڵی پەرلەمان و ئەو وەزع دروست بێ هەیئەی ڕێئاسی پەرلەمان بڕیاریدا بۆ سێشەمەی ئایندە دانیشتەکان هەڵبگرێت لەبەرەوە ئێمە هەر ئیشمان لەوێ نەما بووە بۆیە بەهاتی نایەتەوە بەڵام کە لە دوای ئەمەوە ڕوویداوە پێم وایە پێویستی بەوە هەیە کە جارێکی تر هەموو مراجعەی ئەوە بکەینەوە مراجعەی ئەوەی کە چی ئەەکەین لە بەغا مراجعەی ئەوەی بڕۆینەوە یان نەڕۆینەوە مراجعەی ئەوەی بە چه ڕوئایەکە ڕۆینەوە لەبەرەوەی ئەم مەرحەلەیە بە تەکید مەرحەلەیەکی حساسە و ئەتوانم بڵێم کە تا ڕادێکی زۆر ژانی لەدایکبوونی قۆناغێکی نوێی لێ ئەکرێ جام قۆناغە چۆن لە 2023 قۆناغێکی نوێ لە سیاست و لە ئیدارەدانی دەوڵەتی عێراقی هاتوۆتە ئاراوە ڕەنگە پەلیش بکێشێ بۆ ئەوە یعنی بۆ نمونە
ئەم وەزع ئیدامە بدا پەرلەمان حەل بکرێ دەستور تەجدید بکرێ حکوومەتی تەواوی ئەمانە هەمووی باسەکرێ هەڵبژاردننی پێشوەخت هەموو ئەگەرەکانە کەواتە لەم ڕوانگەیەوە زۆر گرنگە ئێمە جارێکی تر مراجعەی چوونەوەی خۆمان بکەینەوە ئەسڵەن یعنی لەناو ئەو کێشانەدا کە ئەڕۆینەوە چی ئیسفادەیەکەکەین و ناڕۆینەوە چی ئەەکەین ئەمە زۆر گرنگە بەڵام لێرەدا یەک کێشە هەیە من بە سەراحەت پێت بڵێم ئێمە لێرە لە سەرکردایەتی سیاسی کورد ماڵێکی لەکترازاو هەیە کێشێکی گەورە لە نێوان حیزبەکانە هەیە و پەرلەمان خۆتان نەزانن لە مانگیدەوە تەجمید بۆ معتەلە و حکوومەتەوە کارەکانیەتی و کێشێکی گەورە لەسەر سەرۆکایەتی هەرێم و شەرعیەتی ئەمە هەیە لە نێوان لایەنەکاندا و بەم ڕوئایەوە ڕوئایەکی مۆفەق نییە چوونەوە بۆ بەغا ینی ڕوئایەکی یەکگرتوش نییە یەکگرتو نییە بەڵام زۆر باش ئەمە ئێستا ئەمە ئەوشو بۆ بکەمەوە ئێمە نوێنەرەکانی کورد یەک گوتار و یەک گەڵوێز بووین و ئەتوانم بڵێم بە بەراورد بە بەیتی شیعی و بەیتی سونی ئێمە کورد توانیمان یەک گوتاری و یەگەڵوێستی خۆمان هەتا ئەم چرکەساتە زۆر باش بکەین سەیری شیعەکە هەر یەکەوە بەلایەکە یەکێکمانەگرێ یەکێ نایگرێ یەکێک لەگەڵ خۆپشاندانەکرێت سونەش بە هەماشیەوە هەر بڵۆ هەڵوەشەوە ئەمە لە ڕاستیدا ئەگەر نەڵێن بە دیوێک لە دیوەکان پەیوەندی بە خۆمانەوە هەیە کە هەستی بەرپرسیارەتی وەرەکردن ئەگەر نا تەنسیق و هەماهنگی نێوان سەرکردایەتی کورد لەگەڵ نوێنەرەکانە زۆر لاوازە زۆر شوێنی ڕەخنەیە زۆر جار ئەوەمان وتوێتەوە بەداخەوە ئێستا لەم وەزعەدا کە پڕیەتی لە چرکەساتی حساس بۆ عێراق بۆ پرۆسی سیاسی بۆ حکوومەتی هەرێم بۆ دەستکەوتەکانی ئێمە بۆ مافەکانی دەستوری بۆ مادەی 140 بۆ پێشمەرگە بۆ فیدراڵیەت بۆ ئەزمونونەکە تا ئێستا غورفێکی ئەمەلیاتی سەرکردایەتی سیاسی کورد نییە لە بەغا بڵێ کاکە ئەوە ئیشی ئێمەیە ئەوە وا بکەن ئەو بکەن ئەمانە هەمووی ئەو نەمانوتوێتەوە بەڕاستی بێزار بووین بەڵام ئیشی ئێمە ئێشە ئەوە بکەین لەبەر ئەوە زۆر گرنگە لەم هەفتەیەدا بێ سەرکردایەتی کورد هەموو هێزەکە بە تایبەتی ئەو پێنج هێزەی کە نوێنەریانە ناو پەرلەمانە هەیە یعنی هەموو تەتەڵەی هەموو وەزعەکە بکەن و ڕوئایەک دروستکەن بەداخەوە تا ئێستا ئێمە استراتیژێکمان نییە لە بەغدا زۆر باش کەواتە پێت وایە دەبێت ژوورێکی هاوبەش پێک بێنێ ژوور هاوبەشەکە لە کێ پێک بێت ئەبێ ژوورێکی ئەمەلیات هەبێ بە زۆر گرنگە شەخصە گرنگەکانی ناو ئەم حیزبانە کەسە یەکەمەکانیش یان بە تایبەتی ئەوانەی کە خاوەنی لەو مەجالەدا بێ غورفێکی عملیات دروست بکرێ و ئەمانە ئیشیان ئەوە بێ مەلەفی بەغا مەلەفی عێراق ئایندەی کورد لە عێراقا بەدەستی ئەمانەوە بێ بە هەمانگی لەگەڵ نوێنەرەکانی لەناو پەرلەماندا سپاس دەکەم دواتە گەرەم و لای بەرز کاک زاناگەر بینەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە قسە لەسەر ئەوکەی کورد چۆن مامەڵە بکە گەڕانەوە ئێستا بۆ نمونە پەرلەمانتارەکان گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان ئایا وەزیرەکان مەسەلەن بۆ نەگەڕاونەوە سەرۆکی کۆمار مەسەلەن ئایا نابێت کورد استراتیژی یەکگرتووی هەبێ بۆ بچۆنێتی مامەڵەکردن مەسەلەن کە پەرلەمانتار بگەڕێتەوە مەسەلەن وەزیر بۆ لە بەغدا بمێنێت بەڵێ کاک حەشێ من ئەمەوێت لە سەرەتا بۆ پشتڕاستکردنەوەی قسەکانی بەڕێز دکتۆر بەختیار بڵێم ئێمە نوێنەرانی کورد لە بەغدا ئێستا هیچ مەرزەعیەتێکی شەرعیمان لە هەرێمی کوردستان نییە بگەڕێنەوە لای بەپێی یاساکانی پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان خاوەن مەرزەعیەتی شەرعیە بۆ مەسەلە چارە نووسازەکانی خەڵکی کوردستان بەڵام پەرلەمانەوە بەم شێوەیە دەیزانین ئەوە دەستگای سەرۆکایەتی هەرێم تا ئێستا شێشەی تێدایە و لە ڕووی قانونیەوە خەلەلی تێدایە و حکوومەتی هەرێمی کوردستان و بەخۆی دوسێ ماگزارێک کۆ دەبێتەوە و حکوومەتێکی نازانین چۆنە کەواتە ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان لە هەستکردن بە بەرپرسیارەتی خۆمان و ئەرشی نوێنەراتی خۆمان بۆ خەڵکی کوردستان لە نێو خۆمان کۆبینەوە گفتوگۆی بابەتەکان دەکەین و جاروبار هەرێک لە لای خۆی ڕازای حیزبەکەی خۆیەکاتەوە تا ئەگەین بە هەڵوێستێک و بە بڕیارێک ئەمە حاڵەتەشی باش نییە بۆ ئێمە کە دروست بە نەبوونی مەرزەعیەتێکی شەرعی لە هەرێمی کوردستان کە هەمومان کۆکاتەوە و بێکەوە کار بکەین بۆ ئەوی لەم ئەزمە قوڵی عێراق بتوانین ڕێژی ڕاست هەڵبژێرین بۆ خەڵکی کوردستان سوودی هەبێت لە ڕاستیدا ئێستا ئێمە وەکو پەرلەمانتاران هەڵوێست وەردەگرین دەچین دێنەوە بەڵام فەرم وەزیرەکان بۆ سەرۆکی کۆمار بۆ کەواتە ئێمە وەکو یەک تیم ئیش ناکەین یان هەر کەسە و لە شوێنی خۆیش دەکات ڕەنگە ئێستا ئەزمەکە ڕووی لە حکوومەت کردبایە وەزیرەکان کشابانەوە و ئێمە لە شوێنی خۆمان باینەکە لە ڕاستیدا وا پێویستە لە بابەتێکی ئاوا من خۆشحاڵم کە زانیمە بەڕێز سەرۆکی کۆمار دێتەوە هەرێمی کوردستان
بۆ ڕاپرسی و مەشوەرەت حەقە سەرۆکی کۆمار لە هەرێمی کوردستان یەک لە کارەکانی ئەوە بێتن پارتەکانی هەرێمی کوردستان سەرکردەکان کۆکاتەوە لە یەک کۆبوونەوە لەسەر یەک مێز تاوتوێی ئەم بابەتە بکەن و بە استراتیزیەتێک دەرچن بۆی ئێمە بزانین لەسەر ئەساسێک درێژە بە شەراکەت دەدەین لەسەر عێراق. ئەمڕۆ دڵنیا بە دەوڵەتی عێراق بەبێ کورد پێی ناگوترێ عێراقی موحد. ئێمە دەتوانین لەو ڕۆ بینە کارتێکی فشار، ئێمە دەتوانین لێرە جێ خۆمان بینینەوە ئەوان ناسارکەین بێن لە هەولێر گفتوگۆ بکەین. بەداخەوە حەیدەر عەبادی لە تەشکیلی حکوومەتەکەی خۆی هەر لە یەکەم ڕۆژەوە حسابێکی باشی بۆ کورد نەکردووە. ئێمە هەروەکو مولحەق لەگەڵ حکوومەتەکەی حەیدەر عەبادیدا هەبووینە. تەنانەت لەم گۆڕانکاریانەی کابینە وزاریەکەشی کە دەیویست بیکات کەمترین گفتوگۆی لەگەڵ لایەنە کوردیەکان کردووە و کەمترین سازشی بەرامبەر ئێمە پیشانداوە و ئامادە نەبوو ئەجێنداکانی خۆی هەمووی ئاشکرا بکا بۆ ئێمە. تەنانەت ئێمە ڕۆژی شەممە مەترسی ئەومان هەبوو مفازەیەکی ترمان پیشان بدە بەرامبەر بە وەزیرەکانی کورد و بە بەرامبەر بە حەقی کورد لە ئەو کابینەی کە هەیە. بۆیە نابێ ئەمە تا سەر قبول بکرێت بەڕاستی لە مەودووە ئێمە ببینە ملحەق یان شەراکەتێکی ناڕاستەقی نەبیتن. هەر بۆیە من لەگەر بەیاننامەی فراکسیۆنی کوردستانیەکاندام کە پێویستە چاوخشانەوەیەک بکەین بە زۆری مشارەکەی سیاسیمان لە تەواوی پرۆسەکەی عێراقدا. بەڵێ سوپاس دەکەم دواتر گەڕێمەوە لای بەرز کاک دکتۆر سەبارەت بە مەسلەی گەڕانەوە ئایا هیچ تەنسیقێک لە نێوان هەموو لیستەکان کە چۆن بگەڕێنەوە بۆ بەغداد؟ خۆی ئەم ئیشە وای لێ هاتووە پێویستی هەر بە لیستە کوردستانەکان نییە ئێستا ئەمە چونکە وەکو ئەماژەم بۆ کرد پێویستی بە مراجعەی سەر تاسەری هەیە سەبارەت بە بەشداریکردن و نەکردنی ئێمە لە بەغدا بۆ مانایی کە زۆر جار گلەیمان لەوە کردووە کە کورد بەداخەوە لە پەراوێزی ڕووداوەکانایە کورد بەداخەوە وەکو جاران پێگەی لاواز بەهێزنیەوە ئێستا لاواز بووە و کورد بەداخەوە ئێمە هاوبەشی سیاسین و بەشدارین لە پرۆسەکەدا لە قەراوەرگرتن لە بڕیاردەرین یان تەماشاکەرین. ئەمانە هەمووی ئەو قسانە بوون کە بەردەوام وتراوەتەوە. بەڵام دەرفەتێک ناتوێتە پێشەوە کە ئێمە ئەم کارتانە بخەینە بواری عملیەوە لە ئاستی گوتار و تەسریحات و ڕاگەاندندا دایگرینە خوارەوە بۆ ئاستی واقعی و بیخ وەکو کارتێک بیخەینە بەردەمی بەڕێزەکان لە عەبادی لە بنیارە سیاسیەکانمان. لەم دیدەوە ئەمە بڵێم ئێستا ئەو کاتەیە کە پێویستە ئێمە بەکاری بێنین بۆ لەبەرەوەی ئێستا حکوومەتی عەبادی لاواستنین کاتەکانێتی ێژی ئەمە یەک. دووهەم پەرلەمان بەرەو ئیفلیج بوونە ڕوا. سێەم ئەگەر پەرلەمانیش دەرسەکانی دەست پێکاتەوە ئێمە 100 ئەندام پەرلەمانمانی گرتووە. ئێمەین ئەتوانین قەرار بدەین کە ئایا نیسابی قانونی ئەبێت لە ناو پەرلەمانەیان نابێ کەواتە هەمویان ئێستا چاویان لە دەستی ئێمەیە چاویان لە دەستی ئێمەیە بڕۆینەوە بەژایی لە کۆبوونەوەکانە بکەین. ئەمە ئەو کاتەیە کە ئەتوانین ئەو گلەی و گازەندانەی کە هەمانە کە کردومانە کە داوامان کردووە بیخەینە سەر مێزی ئەوان بڵێن کاکە دێنەوە بەڵام ئێوە ئەمانەمان بۆ بکەن. سپاس دەکەم کاک دکتۆر بەختیار جەبارشەوی زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکەماندا. کاک زان ئەگەر بگرێمەوە لای بەڕێزتان سەبارەت بەوەی کە بە بڕای بەڕێزتان دەبێت کورد چۆن بگەڕێتەوە بەغداد وە ئایا دەبێت جارێکتر بگرێتەوە بۆ بەغداد؟ زۆر سپاس. من دەویست لەم پرسیارەدا کۆمینتێک بخەمە سەر بیرروڕای زۆر لە هاوڵاتیان کە لە بە پرسیاریش بۆ تۆیان نردووە لە فێسبووکەوە خەڵک وا ئەزانێ ڕاگەاندنی دەوڵەتی کوردستان پەچی کەوتووە لەسەر گەڕانەوەی ئێمە بۆ هەرێمی کوردستان. وەڵڵا کاکە گەر پەشی لەسەرەوە کەوتووە لە ئێستا من و دکتۆر بەختیار ناگەڕێنەوە ناوی خوای لێ بینین. بەڵام تا ئاخر سعات وەکو لە ئەندەز لە کوردەوەی دەلێت تا ئاخر سەمونمان لەگەر عێراق مایە بۆ لە مافی خۆمان خۆش بین. کەواتە ئێمە هەتا بەشێک بین لە دەوڵەتی عێراق کۆمەڵێک مافی دەستوریمان هەیە لەم دەوڵەتە ئەچین لەم مافانە بەهرەمەند ئەبین و پێویستە داوایم بکەین و داکۆشیان لێ بکەین. کاتێک کە ڕۆژی خۆشی هات هیچ بڕیان لەوە ئاسانتر نییە کە هەمومان بە سعاتێک وەکو ئەو جارە سواری تیارە بین و بین و هەرێمی کوردستان و ناوی خوای لێ بینین بەرەو سەر بخۆی. بەڵێ کاک زانە کەواتە نابێ استراتیژی یەکگرتووە بێت؟ بەڵێ بێگومان پێویستە ئەو استراتیزیەتش یەکگرتوو هەبێ خۆ ئەمە کاری حیزبێک نێ بەتەنها هیچ حیزبێک بەتەنها ناتوانێت بڕیار بدا بڵێ پەرلەمانتارەکان مەچونەوە یان بچونەوە.
یان سەر بەخۆی ڕدەگەێنین یان ڕانەگەێنین ئەمە پێویستی بە استراتیزێتەشی استراتیزی بە بڕای بەرزان کاکزانە پەرلەمانی عێراق کوردستانیەکان پێویستە دانیشن بەیەکەوە ڕێککەون لەسەری بەڵێ استراتیزەکە یەکگرتووەکە چۆن دابنرێت دەبێت کێ سەرکردایەتی بکە ینی ئالە ناو فراکسیۆنە کوردستانەکە یاخود حیزبە سیاسیەکان نەخێر فراکسیۆنە کوردستانەکان بە تەنها ناتوانن ئەم بەرنامەیە دابنێن بێگومان دەبی بگەڕێنەوە هەرێمی کوردستان لێرە دەستگە شەرعیەکانی هەرێمی کوردستان کارا بکرێنەوە بکەونە سەرکاری خۆیان بۆی بتوانن ئەم استراتیزیە دابنێن ئەتوان لە پەرلەمانی کوردستان ئەم گفتوگۆی بکرێ ئەتوانێت لە 5 حیزبەکە لەسەر ئاستی باڵا دانیشن گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەن و بەرنامێشی بۆ دابنێن ئەمە بە تەنها کاری فراکسیۆنە کوردستانیەکان نیە ئێمە لەوێ لە بەغدا تەنها جێبەجێکەری ئەو استراتیزیە دەبین کە لە کوردستاندا دەڕێژرێ. بەڵێ کەواتە کاک زانە دوا پرسیارمان سەبارەت بە مەسەلەی ئەوەی کورد چۆن ماوەڵە بکە و چۆن بگەڕێتەوە بۆ بەغداد. ئێستا کاتیتی کورد خۆی گران بکە لە بەشداریکردنەوەی سەر لە نوێ لەو پرۆسە سیاسێکی ئێستا لە عێراقەیە چەندین زار ئێمە فریاگوزاری عێراق بووینە چەندین زار لە ڕۆژ لە 2023ەوە ئێمە خۆبەخشانە گەڕاینەوە ناو باوەشی دەوڵەتی عێراق و بەشداریمان کردو لە پێکەێنانی عێراقی نوێدا و چەندین زار ئەزمەکانی عێراقمان چارەسەر کردی و بووینە بەشێک لە چارەسەر ئەم جارە دەتوانین وانەکەین ئەم جارە لێگەڕێ بە ئەم عێراقە بە کێشەکانی خۆی بزانیندا خۆ دەتوان بەبێ کورد ئەم کێشانە چارەسەرکەن کاتێک هاتن دەرگای ئێمەشیان داوا کرد ئێمە ئەو کات زۆر بە ڕوون و ڕاشکاوی داواکاریەکانی خۆمان بسەپێرین بە پێچەوانەشەوە بڵێن ئێمە بەشداری ناکەین لە حکوومەتێک لە سیستەمێکی سیاسی کە بەم شێوەیە مامەڵە لەگە کورد بکات بە پێی ئەو ڕێژەی خۆمان بە ئیستحقاقاتی خۆمان مامەڵەمە لەگە نەکرێت فەرمون بڕۆن بۆ خۆتان حکوومەت و سیستەمی سیاسی خۆتان پێک بێن و ئێمە لێرە و ئێوە لەوێ. بەڵێ کاک زانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە شاری ئەولێرەوە لەگەڵمان بووی وەروە دکتۆر بەختیار جەبار شاژە ناوی پەرلەمانی عێراق دەستوری سەرەکی لەگەڵمان بیرەنانی بەڕێز دوای ناوبڕێک لەگەڵ ماوەسارە وەرحەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە دۆخی عێراق دەکەین. دوبارە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە تەوەری دومدا باز لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە ڕووداوەکانی عێراق دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا وەرحەمەد و تەبێژی فەرمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. مامۆستا زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هەڵوێستی فەرمی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر ڕووداوەکانی دوێنی شاری بەغدادی. ئێمە ئەمڕۆ لە ڕاگەیەنراوی ئەنجومەنی سیاسیدا هەڵوێستی کۆمەڵی ئیسلامیمان خستە ڕوو و پێمان وە دوو بەشە بەشێکی ئەوەیە کە عێراق ئێمە باوەڕمان وایە کە عێراق بەجددی سیستەمی سیاسی و ئەو ئەزمونە حکومڕانی کە دوای ساڵی 2023 دوای ڕوخانی ڕژەمی پێشووی عێراقات ئاراوەکە و ڕێڵ بە عێراقێکی نوێ بنیاد بنرێ عێراقێک کە فرەیی عێراق تەقەبول بکەوە هەموو پێکاتەکانی عێراق بخوێنێتەوە عێراق بێت کە عێراقێک بێت کە جیابێ لەوەی کە لە پێش 2023 بوو کە سیستەمی حکومڕانی عێراق یەک لە دوای یەک لەو قۆناغانی پێش و هەمیشە بە چەسانەوەی پێکاتەکان و
لە ناوبردننی فرەیی و نەهێشتنی دەنگ و ڕەنگە جیاوازیەکان کاری کردووە ئێمە پێمان وایە ئەوەی تا ئەمڕۆ ڕوویداوە بۆ ئەم ئەزمونە حکومڕانی بە تەواوی خستۆتە ژێر پرسیارەوە جارێککە عێراق لە ژێر پرسیاری ئەوەدایە کە ئیتر فرەیی لە عێراق بە زەحمەت قبوڵەکرێەوە لایەنێک یا پێکاتەیەک لە ناو پێکاتێژدا بە دیاریکراوی لایەنێک ڕەنگە بیوێ فەرزی ئیرادەی خۆی بکە بەسەر هەموو پێکاتەکانی عێراق و بەسەر هەموو هێز و لایەنە سیاسەکانی عێراقدا ئەمەش دەرەنجامی مەترسیداری لێکێتەوە. بەشی دووەمە کردێتەوە سەر بەش ناوخۆی کورد و ئێمە وەکو کورد دەرکەوت کە کورد لە عێراق وەکو ئێمە لە بەیاننامەکەش تومانە میوانێکی بەڕێزە لە بەغدا ڕەزا سووکە هەر کاتێک بیانەوێ بەم شێوەیە تەبەن مامەڵە لەگەڵ کوردەکەن وەکۆی کە کرا و ئەمەشە بێ کورد سەرکردایەتی سیاسی کورد بە جددی مڕاجعی ئەوە بکاتەوە. زۆر باش ئێوە بۆ چی پێتان وایە کە کورد لە بەغداد میوان لەبەرەوەی کوردیانی بڕیار بوو شەریک بێ لە عێراقی نوێ شەراکەتەکە نەما کورد قەرار بوو کە هاوسەنگی کورد و تەوافق ئەم عێراقی کە لەسەر تەوافقدا بزرا پشکەکانی کوردی لە هەموو ئەسەر هەموو ئاستەکان تێدا پارێزرا و بێ پارێزراو نەبوو بڕیار بوو کە عێراقی نوێ عێراقێکی هاوسەنگ بێ لە نێوان هەموو پێکهاتەکان و لەسەر بنەمای استحقاقی هەڵبژاردن مافی هەموو لایەنەکان بپارێزێ مافی کوردی نەپاراز بەو پێی کە زیاد لە بۆ نزیک ماوەی لە سەروی 2 ساڵەچێکە بۆ جێی هەرێمی کوردستان بڕدراوە خەڵکی هەرێمی کوردستان مەحرومە لە داهاتی عێراق و خەڵکی هەرێمی کوردستان ئەوە جگەلەوەی کە وەکو وتم لە سوپا لەسەر هەموو ئاستەکان لە سیستمی حکومڕانی عێراق دەرکەوت کورد لە میوانێک زیاتر نییە. بەڵایی سەبارەت بە ڕووداوی چوونە ناوهۆڵی پەرلەمان و پەرلەمانتاران و لێدانی بەشێک لە پەرلەمانتارانی کوردیش ئێوە هەڵوێستان لەوبارەی ئەوەش دیاردەیەکی مەترسیدارە چونکە ئەمەش بۆ خۆی جۆرێک لە ئەگەر دیقەت بدەین تەنها پەرلەمانتارانی کورد زیاتر کەوتونەتە ژێر ئەو هەڕەشەی ئەمەش نیشانەوەی کە ئەویش بۆ خۆیانی گرفتی گەورە لەوەدایە کە لەوەشدا جیاوازی هەیە و هێزێکی سیاسی تەوەنویستویەتی وەکو باسم کرد سەرەتا فەرزی ئیرادەی خۆی بکاوە ئەبوو یعنی لەبەرەوەی کە ئەم ململانەی کە لە ئێستا لە عێراقدا هەیە کورد بەشێک نیە لەو ململانەیە وە کورد بەشێک نەبووە لەو ململانەی کە لە نێوماڵی شیعە خۆی هەیە و لە عێراق هەیە و لە ئەو ململانەیانەی کە لە ماوەکانی ڕابردوو لەسەر حکوومەتە تەکنۆقراتەکەی عەبادی هەبوو بۆیە ئەبووە پەرلەمانتارانی کورد گیانیان پارێزراوە بێ و ئەبووە پەرلەمانتارانی کورد نەبنە ئامانجی خۆپیشاندەرانی عێراقی چونکە کورد ئەگەر گلەیە لەسەر ئەوەی کە جونگەکانی حکومڕانی لە عێراق داگیر کراون وەلایەنێک و پێکاتەیەک وە هێزێکی سیاسی بەتەنها حکومەکە لە عێراقدا ئەوە کورد نییە ئەگەر بڕیار لەسەر گەندەڵیە لە عێراق و لە ڕۆچوونی و لە جونگەکانی حکومڕانێتی لەوێش وە خواردنی داهات و سەرۆت و سامانی ئەو خەڵکی کە خۆپیشاندانەکە لە عێراق ئەوە شەر کورد نییە لەبەرەوە یعنی ئەوە شتێکی ناتەندروست بوو کە بەرامبەر بە پەرلەمانتارە کوردەکان کراوە. زۆر باشە سەبارەت بۆی کەوە لە بەیاننامەکەی ئەمڕۆتەندا باستان لەوە کردووە کە پێشنیازتان بۆ لایەنە کوردستانیەکان کردووە کە کۆبوونەوەیکی بەپەلە ئەنجام ئەم پێشنیازی ئێوە بۆ چییە و لە پێناوی چیدای؟ ئێمە تەبەن پێشتریش وەکو کۆمەڵی ئیسلامی باوەڕمان بۆ بوو کە ئێمە ئەبێت ینی ئیجماعی سیاسی کورد لە بەغدا بپارێزین و بەبێ و ئیجماع سیاسی سەرەڕای هەموو ئەو جیاوازیانەی کە هەمانە و من پێم خۆشە تەبەن لەسەرەوەش قسە بکەین چونکە ئێمە لە بەرامبەرەوەش بێدەنگ نەبووین کە بەداخەوە ئێمە ینی ئەو بارودۆخە ناهەموارەی لە هەرێمی کوردستان خۆشی هەیە ئەوەش خاڵێکی سلبی و نەرێنیە لەسەر هەڵوێستی کورد لە بەغدا و لەسەر بوو دەرهاویشتی خراپیشی بوو ئەشی بێت لە داهاتوودا بەڵام ئێمە بە هەر حاڵ بۆ بەغدا باوەڕمان وا بۆ بێجماعی کوردی بپارێزین و بۆ هەمان یەک ڕیز بین و ئێستاش کە ئەم قۆناغە نوێی کە هاتووتەمە وێزگەی کە ئەبێ کورد و سەرکردایەتی سیاسی کورد ینی مراجعەی بەشداری کورد لە بەغدا و سەر لە نوێ دراسی ئەوە بکاتەوە کە ئایا فعلەن ئیتر بوارێک ماوە بوومانەوەی کورد لە بەغدا و کوردوایم قۆناغت چۆن مامەڵە جارێککە لەگەڵ حکوومەتی بەغدا و لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە کاتەوە ئێمە پێمان وایە بۆ ئەمانە پێویستە بەر لەوەی جارێکی کە بکەوینەوە ناو قۆناغێکی کەی
ئەو ململانە سیاسیانەی کە لە عێراق هەیە و قۆناغێکی کە بێتەوە پێشەوە لەوەی کە ئەجندایەک دەرەچیان ناوەکی واقعی ئێستای عێراق جوڵێنێەوە سوود لە شەقام وەرەگرێ بە ئاراستەی هەندێک بەرژەوەندی تایبەتی کە ڕەنگە خۆ بە نەتیجە لە بەرژەوەندی خۆ پیشاندرانیش نەبێت لەوێ ئەبوو یعنی پێش ئەوە مەفروض وایە باوەڕمان وایە بە سەرکردایەتی سیاسی کورد دراسە بکە و گفتوگۆکە و بەرنامەی ڕوونی هەبێەوە بزانێت چۆن لە داهاتوو مامەڵە بۆ کۆبنەوەکە ینی پێشنازی کۆبنەوەکەی ئێوە لە نێوان کێدایەوە ئێمە داوامان کردووە ئێمە پێمان وایە ئەوانەی کە نوێنەراتیان هەیە لە بەغدا پێمان وا بۆ ئەوانە بێ کۆ ببنەوە و پێنج لایەنەی کە لە بەغدا هەنوێنەراتی کوردەکەن بۆ ئەوانە دراسە بکەن وە کۆبنەوە تەنها ئەوەی شتێکە خستومانەتە بەردەستی ئەو لایەنە سیاسیانە چونکە خۆتە زانی تەمان ئەو لایەنە سیاسیانە شتە واقعەیەکەیە کە لێرە لە هەرێمی کوردستان کاریگەری لەسەر ئەو لایەنانە هەیە ماوەیەکی بۆ ماوەیەکی دوور و درێژ کۆبوونەوە لە نێوان ئەو لایەنانە بۆ بار حاڵێمەوە کۆمەڵی ئیسلامی تەنها پێشنیارمان کردو ئەومان خستۆتە بەردەمی ڕای گشتی و هێز و لایەنە سیاسیەکان کە مەفروض وایە جیاوازیانەی ئێرە بوەستێنین و کۆبوونەوە بکەین و بۆ ئەوش باوەڕیشمان وایە ینی ئەبێ ئەمە بۆ خۆی هاندەریش بێ کە بارودۆخی هەرێمی کوردستانیش بەرەو ئاسایی بردنەوە بچێ و ئێمەش پەرلەمانی خۆمان کارا بکەینەوە خۆشمان نەکەوینە بەرنەشتری ئەو گلەیانەی کە کەوتوین هەرێمی کوردستان خۆشی بەشێ لەو گلەیانی ئێستا لە سەرەکە لە حکوومەتی ناوەندیەکە ئێمە لە بیرمان بێ ئێمەش پەرلەمانێکی لە کارکەوتومان هەیە ئێمەش پەرلەمانێکی ناکارامان هەیە ئێمەش پەرلەمانێکی پەکخراومان هەیە ئێمەش حکوومەتێکمان هەیە بۆ خۆی ینی واقعی هەرێمی کوردستانیش مەفروض وایە زۆر بە خێرایی ئاسایی بکرێتەوە و لاوە ئەو خلافە سیاسی و جیاوازیانەی کە هەیە لە ڕێی گفتوگۆوە چارەسەر بکرێن و بگەینە دەرینجامێکی تەندروست زۆر باش ئەو پێشنازی کە کردوتانە بۆ کۆبنەوەی لایەنە سیاسیەکان ئێوە تەنها لە بەیاننامەکە ئەمەشتان پێدا یاخود پێویستیان کردو بە لایەنە سیاسیەکان بۆی زمینی خۆش بکرێت بۆ ئەو کۆبنەوەی ئێمە لایەنەکانمان ئاگادار کردوەوە کە پێمان باشە کۆبنەوە بکرێت پێویستیان بەسەرجەم لایەنەکانەوە کردووە هەموو لایەنەکانمان ئاگادار کردوەوە کە پێمان باشە کۆبنەوەیکی لەو شێوەیە بکرێت وە ئیتر ئەوەی کەکەوێتەوە سەر لایەنەکان تا ئێستا هیچ وادەیەک دیاری نەکراوە یاخود ڕای لایەنەکان نا ئێمە وادە دیاری ناکەین ئێمە وادە دیاری ناکەین وەک هێزێکی سیاسی ئێمەش بەشێکین ئەو مەسئولیەتەمان خستوتە بەردەمی لایەنە سیاسیەکان کە پێمان باشە کۆبوونەوەی بکرێت بۆ بارودۆخی سیاسی عێراق و مەسەلەی بەشداری کورد لە عێراق و پێداچوونەوەی دوای ئەو قۆناغی کە بەسەر نوێنەرانی کورد لە بەغدا داهاتوو دوای ئەو هەڕەشانشکە ڕوو بەڕوویان بۆ تۆ چونکە پێمان وایەتە لەمە دووە دەرکەوت کە گیانی پەرلەمانتارانی کورد لە بەغدا پارێزراو نابێت وە ئاسان نییە لەمە دووە تەمان هەر جارێکی کە تەمان ئاسان نابێت پەرلەمانتارانی کورد بگەڕێنەوە کە ڕەنگە دووە و ئەوانیشانی دەرکەوت کە لە عێراقدا هیچ زمانێک نییە بۆ پەرلەمانتارە کوردەکان بۆ پارێزریان و گیانیان بەڵێ ئێوە ئەو کۆبنەوەی کە دەکرێت یعنی ئامانستانەوەی کە مەسەرەن تەنسیقێکی زیاترێ بێ و ژوورێکی عملیات پێگەێنرێ بۆ بەغدا یاخود ئامانجەکە چییە؟ ئێمە پێشتری شوتومانەیە بە باوەڕمان وایە بۆ بەغدا بێ فەوزیەک یا مەسەرەن کۆمیسیۆنێک یا مەرجعیەتێکی یاساییمان هەبێت کە دیار بێت و ڕێکخەری پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بێت و بڕیار لەسەر بەشداری کورد لە عێراق و بەشداری نەکردن و مانەوە و نەمانەوە و قۆناغەکانی ئەو قۆناغانە و شێوازی مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی ناوەن دیاری بکە و پێمان وایە ئێستا مەرجعیەتی هەر لایەنێک لەو فراکسیۆنانە تەنها حیزبەکان خۆیان و حیزبانەش بڕیارەدەن و ڕاوێژەکەن لە نێوان یەکتریداوە بۆ بەغدا هەر چۆنێک بێ بە شێوەیەکی نسبی بە شێوەیەکی ڕێژەی ڕاوێژ هەبووە بەڵام لەو ئاستەدانیە کە لە ئاستی ئەو قۆناغی بێ کە هەستە هەیە بۆ ئێمە پێمان وایە ینی هەلومەرجی بەغدا پێویستە کە کورد مەرجعیەتێکی یاسایی بۆ نوێنەرانی کورد لە بەغدادا بنێک کەوان بڕیاری لێوەربگرن و تەوجیهی لێوەربگرن و مامەڵەی لەگەڵ بکەن. بەڵێ زۆر باشەوەی کێوە لە بەیاننامەکەش ئاماژتان پێداوە سەبارەت بە ڕێخستنەوەی ناوماڵی کورد ینی ئاساییکردنەوەی دۆخ ینی چۆن دۆخێرێ ئاسایی بکرێتەوە پێتان وە ئەمە ئاساییکردنەوە چ کاریگەریەکی لەسەر ئایندەی کورد لە عێراق و پێگەی کورد لە بەغدا کاکە ئایندەی تەمەن ئاساییکردنەوەی بارودۆخی هەرێم کاریگەری گەورەی دەبێت چونکە تۆ جارە ئێمە یەکەم ئەو گلەیانەی کایکەین لە بەغدا و لە پەرلەمانێکی پەکخرا و پەرلەمانێکی ناکارە لە هەرێمی کوردستانیش ئێمە مەحکومین بە هەمانە و گلەیانەوە لە هەرێمیش ئێمە پەرلەمانێکی پەکخراومان هەیە لە هەرێمی کوردستانیش ئەزمموی حکومڕانیەکی ناتەندروستمان هەیە لە هەرێمی کوردستانیش هاوڵاتیان داوای چاکسازیەکەن لە هەرێمی کوردستانی شەمەوان هەیە بۆ ئێمە پێمان وایە تەبان
چاکردنی بارودۆخی هەرێمی کوردستان و ئاساییکردنەوەی کاریگەری ئەرێنی گەورەی دەبێت لەسەر هەڵوێستی کورد و لە بەهێزکردنەوەی مووقفی کورد لە بەرامبەر بەغدا و دەرەنجامی باشیش بەدەستەوەدا لەو ڕۆ کە کورد دەتوانێت ڕوونتر و بە زمانێکی دلێرانەتر و هەروەها بە ئەزمونێکی تەندروستتر و جوانترەوە مامەڵە لەگەڵ بەغدا بکە یارمەتیمدەوە چۆن ئاسایی دەکرێتەوە ینی پرسیاری سەرەکی ئاسایکردنەوە چۆن ئاسایی دەکرێتەوە پێمان وایە ینی ئاساییکردنەوە پێشتری کۆمەڵی ئیسلامی وتمانە مەفروض وایە هەنگاوی یەکەمەوەی پەرلەمان بخرێتەوە سەرکار و پەرلەمان دەست بەکارەکانی خۆی بکاتەوە ئێمە پێمان وایە ئەمە دەستپێکێکی باش دەبێت بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی هەرێم و پاشان حکوومەتی هەرێمی کوردستان کارا بکرێت و هێز و لایەنە سیاسیەکانیش بۆ بەشێک لەو کێشە و ململانەی کە هەیە گفتوگۆ بکەن و بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕێی گفتوگۆ چارەسەر بکەمەش بە ئیرادەیەکی جدی ئیرادەیەک کە لەو قۆناغە مەترسیدارە تێبگا کە کورد لە بەردەمیدایەوە بزانێت کە کورد بەبێ یەک ریزی بەبێن ڕێخستنەوەی نێوماڵی کورد ڕەنگە بەشی گەورەی ئامانجەکانی خۆی لە دەست بدە ئەو جگەلەوەی کە ناتوانێت وەزمنش بەرەو پێش ببات. بەڵێ زۆر باشە کێ دەبێت ئەو دۆخی هەرێم ئاسایی بکاتەوە بە پرسیارێکم بە لاستوی کێدایە ئێمە بەنسبەت پەرلەمانەوە باوەڕمان وایە کە دەبێت پارتی دیموکراتی کوردستانەوە هەنگاوە بنێەوە دەبێت ئەوان پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە و ڕێگا بدەن کە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینی و پاشان حکوومەت بکەوێتەوە سەرکار و وەزیرەی زیندراوەکان بگەڕێنەوە سەرکاریان و پاشان گفتوگۆ لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان دەست پێ بکە دوای ئەوە هەر هێزە و لایەنێک ئەوەی کە ئەکەوێتە سەری لە نواندنی مرونەت لە پێناوی تێپەڕاندنی ئەو قۆناغانەوە لە پێناوی چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە هەیە و گرفتە هەم سیاسیەکان و هەم بەیەکیشەوە بە یەک دەست هێز و لایەنە سیاسیەکان بتوانن ڕوبەڕووی ئەو قەیرانانە بنەوە کە ئێستا هەرێمی کوردستان ڕوبەڕووی بۆتەوە. بەڵێ ئەی سەبارەت بە دیاریکراوی ڕای ئێوە لەسەر مەسەلەن چۆنێتی گەڕانەوەی کورد بۆ بەغداد چی ئایا ئێستا بۆ نمونە پەرلەمانتاران گەڕاونەوە بەڵام وەزیرەکان لە بەغدادن سەرۆک کۆمار لە بەغدادە یعنی چی بکرێ بۆی هەڵوێستێکی یەکگرتووە پێمان وایە تەبەن کورد لە بەغداد ینی ئەوەیە کە ئێمە باسیەکەین و کۆبوونەوە کەشمان لەو پێناوەیە کە داوامان کرد لە کۆبوونەوە بکرێمە پێمان وایە کورد ینی ڕوون نییە لە بەغداد چۆن مامەڵاکە و ئێمە ینی لە هەموو ئەو جومگانەی کە هەین لە بەغدا کورد دەبێت ینی جارێکی کە باس لە بەشداری کردنەوەی کورد لە بەغدا بکرێ ئێستا تۆ خۆت زانی تەبەن بەڵێ بەڵام خۆ لە بەغدا دەسەڵاتێک نییە و حکوومەتێک نییە ئەوەی کە ئەم دوو ڕۆژە لە بەغدا گوزەرا پێی گوتین کە بەغدانە حکوومەتێکی تێدایانە دەسەڵاتێکی تێدایە کە بتوانێت حکوومەتێک کە نتوانێت پایتەختەکەی خۆی بپارێزێ عێراق وڵاتەیە کە ئەمە بەشێکی گەورەی خاکەکەی لەژێر دەستی داعشدایەوە بەشەکەی کەشیەوە پایتەختەکەیەتی کە ماوەی چەند ڕۆژێکە بینای تەلاری پەرلەمان وە ئەوەی کە کرا تەبەنەمە ئەو پەڕی شکاندنی هەیبەتی حکوومەتی عێراقی بوو شکاندنی هەیبەتی گەورەترین مؤسسەی تەشریعی عێراقی بوو کە پەرلەمانە کورد دەبێ بەڕاستی ینی بەیەکەوە هەموو هێز و لایەنە سیاسیەکان قسە لەسەر گەڕانەوەی کورد بۆ بەغدا و مشارەکەکردن بۆ من ناڵم ینی خۆمە جارێک کورد نەکشاوەتەوە بەڕسمی لە بەغدا و هاتنەوەی پەرلەمانتارەکان مانای کشانەوە نیە لە پرۆسی سیاسی و بەجێهێشتنی بەغدا بەڵام خۆ ئەم محەڵەیە کە ئەبێ گفتوگۆ هەبێت لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بڕیاری لەسەر بدرێ ئێمە پێمان وایە وەکو کۆمەڵی ئیسلامی کورد کاتێک لە بەغدا ببێت کە ینی شەراکەتی ڕاستەقینە کە کورد وەکو پێکاتەی دووەم وەکو لایەنێکی سەرەکی وەکو پێکاتەیەکی ئەساسی عێراقی ئەو کاتە لە بەغدا فەرعی هەبێ کە ئیستحقاقاتی خۆی هەبێ وەکو نەتەوە ئیستحقاقاتی خۆی هەبێ و هەروەها ئەو کاتە کورد پێداگر بێ لەمانەوەی لە بەغدا ئەو کاتێک کە ببینێ شەریکی ڕاستەقینی حکومڕانیە لە عێراق نەک میوانێکە وەکوی ئەمڕۆ بینیمان و ئەوە جگەلەوەی کە ئیستحقاقاتی خۆی لەسەر هەموو ئاستەکان لە عێراق دەستکەوێ وەک نەتەوەی دووهەم مامەڵەی لەگەڵ بکرێ نەکۆکو میوانێکی بەڕێ سەر کاتێک کە ئیزن بدرێتە بگەڕێنرێتەوە جارێک کە فەرمی لێ بگەڕێتەوە کورد بگەڕێتەوە یعنی بەشێکی کە بە بڕوای من گرینگە کار حکیم ئەویش ئەوەیە یعنی کورد تا ئەو کاتەی لە چوارچێوەی دەستوردا لەگەڵ عێراق ماوەتەوە ئەبێ عێراق و حکوومەتی ناوەندجێی ئیهتیمامی سەرکردایەتی سیاسی کورد بێ و نابێ بە لاوەچی گرنگی پێ بدەن کە من پێم وایە ئێستاش
لەگەڵەوە هەلومەرجەی کە ئێستاشەیە یعنی من گرنگیدانێکی زۆر بە قەزیە عێراق و بە مەسلەی کورد لە عێراق و مەسلەی مانەوەی کورد لە عێراق و کشانەوەی کورد لە عێراق و بوونی کورد لە پرۆسی سیاسی عێراق و نەبوونی لە پرۆسی سیاسی عێراق و ینی بێڕێزەی بەرامبەر پەرلەمانتارانی کورد کراوە لە عێراق من بڕاستی هەڵوێستێکی جددی لایەنە سیاسیەکان نابینم لەو ڕووە و نابینم کەوە هێز و لایەنە سیاسیەکان جێگای احتیمامیان بێ و نهاتونە سەرخات لەو ڕووە. ینی و کاری چیە مەسەلە ئێمە دیقەتمان کە تەناوی کە لایەنە سیاسیەکان ئێوە بەنامەتەن دەکەن ئێمە بۆ واجبمان زانیوە پێمان وا بۆ هێز و لایەنە سیاسیەکانی کە شەمووی هەڵوێستی فەرمیان هەبێ لەو ڕووەوە وابوو بەڕسمی بێنە سەرخەت لەگەڵ فراکسیۆنەکانی خۆیان وابوو و توشمان ئێمە زۆربوونەوە بکرێتەوە. زۆر سپاس بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاسیش بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ بەڕێزانەی لە فەیسبوک کۆمنتیانە سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.